يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوو تاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد خۆشترین شتەکانی ژیانی دنیا بریتیە لە ناو خێزانێکی تەبا، ئەو ژیانەی کە لە دەرەوەی ماڵ خەم و خەفەت یەخەی پیاو دەگرێ و هاوبەشی ژیانەکەشی کە هاوسەر و ژنەکەیەتی بە بێگومان لە ناو ماڵدا و لە خەمەکانی دەرەوە بەری دەکەوێت. پەناگەیەک کە بۆ پیا و ژن هەبێت تەنها خۆیانن، بۆیە وتمان ژن و پیاو بۆ یەکتر یان خەمهێنن یان خەمڕەوێنن. دوو تاری ڕابردوو بە پشتیوانی خوا باسی ئەوەمان کرد کە ئافرەتی خەمهێن یان خەمڕەوێن کێیە. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین ئەی پیاوی خەمهێن یان خەمڕەوێن کێیە. ئەمجا نۆرەی پیاوانە، پیاوانیش بە دەوری خۆیان. وتارەکەمان دەچینە خزمەت قورئانی پیرۆز. وشەیەک هەیە لە قورئانە، وشەی محسەنات یان محسنین. ئەو وشە قورئانیە مانای زۆر گەورەی تێدایە. مامۆستایانی بەڕێزی قورئان خوێن، ئەوانەی کە قاریئی قورئانن، باسی ئەوەمان بۆ دەکەن و خۆیان دەیزانن کە قورئان بە چەند شێواز دەخوێندرێتەوە. وشەی محسەنات لە قورئاندا لە یەک شوێنە واجبە بەس بە محسەنات بخوێندرێتەوە، لە شوێنەکانی ترا دروستە بە محسەناتیش بخوێندرێتەوە بە محسیناتیش بخوێندرێتەوە. ئەو شوێنەی کە لە قورئاندا واجبە بە محسەنات بخوێندرێتەوە و دروست نییە بە محسینات بخوێندرێتەوە، ئایەتی 24 سوورەتی النیساء والمحصنات من النساء. خوای گەورە باسی ئەو ئافرەتانە دەکات کە حرامە مارەکردنیان لە دایک و خوشکەوە دەست پێ دەکات تاوەکو کچ و نەنک و ئەوانە تا دەگاتە هەر ئافرەتێک کە محسەنات بێ. محسەنات ئیسمی مەفعولە بە معنای پارێزراوان، یەکسانە بە هاوسەرگیراوان. ئەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ ئەو ئافرەتەی کەوا شووی کرد و مێردی کرد لە کچەوە بوو بە ژن لە ماڵی باوکەوە چۆ ماڵی مێرد، محسەنە، محسەناتە. یعنی چی؟ یعنی محسەن یعنی قەڵا. حسن واتە قەڵات. قەڵاتتان بینیوە قەڵاتی هەولێر یان هەر قەڵایەتێکی زۆر پتە و بەهێز کە لەسەر بەرزیەکە، دیوارەکانی زۆر پتەوە، چەکی دوژمن نایبڕێ، هیچ زریانێک، هیچ باو بۆرانێک، هیچ ڕەشەبایەک کاری لێ ناکە. لەناو ئەو قەڵاتەدا کانی و ئاوی سەربەخۆی تێدایە، ئەوەندەی زەخیرە تێدایە ساڵێک دوژمن دەورت بگرێت تۆ بە خەیاڵتان نایە. کەس ناتوانێت حرەمی ماڵت ببینێ، چونکە تۆ بەرزتری لەوان، پەنجەرەکانت داخراون، دەرگاکانت تۆکمەن، هیچ کەس ناتوانێت بزانێت لە ناو قەڵاکەتدا چ هەیە، چونکە جاسووس لە ناو قەڵاکەتدانێ خەبەر بۆ ناحەزەکانی دەرەوەت بەرێ. خوا لەو قورئانەدا دەفەرمێ کچ کە شووی کرد و چۆ ماڵی مێردی دەچێتە ناو ئەو قەڵاتەوە، ئەبێ پیاو ئەو قەڵاتە بێ بۆ ژنەکەی. کوڕیش کە ژنی هێنا و چۆ ماڵ و حاڵی خۆیەوە و ژنی هەبوو، ئەبێ ئەو ژنە بە ڕێزەی قەڵات بێ بۆی، قەڵاتێکی پۆڵاین بێ، هیچ کەسێک لە دەرەوەی ماڵ زەفەر بەو پیاوە نەهێنێ. ئەم ماڵە قەڵاتە. بۆیە محسەنات بە معنە پارێزراوان، ئەو ئافرەتانەی پارێزراون لە پەنامێردەکانیاندا.
چونکە المحصنات ئەگە بە محسیناتیش بخوێنرێتەوە بە معنە عەفیفاتی شاتۆ بە معنە پاکداوێنەکان، وەکو لە سوورەتی مائیدەدا دەفەرمێ والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم، لەوێدا محصنات کە باسی ئافرەتانی ئەهلی کتاب مەسیحی و جوولەکەکان دەکا بە معنە پاکداوێنەکانە، یان محصنات غير مسافحات، لێرەدا محسیناتیش بخوێنێەوە دروستە، یان بە معنە ئافرەتی ئازاد دێ وشەی محصن. ومن لم يستطع منكم طولا أن ينكح المحصنات المؤمنات فمما ملكت أيمانكم من فتياتكم المؤمنات، سورة النساء 25 لويشدا وشي محصنات كدرست بمحصنات بخوانيوا بمعنى آفرة آزاد إيمان دار ده كواتا قرآن بيروس أما جيب وكرت وشي محصنات لقرآن دا يعني آفرت كشوي كرت شوە پەنا قەڵای ناو قەڵایەکی گەورەوە، بۆیە دەبێ ئەو پیاوە بەڕاستی قەڵا و پشت و پەنا بێ بۆ ژنەکەی. ئەگە هەروەکو جاران بێ و هەروەکو کچێنی ماڵی باوکی بێ و تۆ لە ماڵی باوکیە لە هیچی کەم نەبووە، بەڵام هەستی کردوون نوقسانێکی هەیە، پێویستی بە پیاوێک هەیە، پیاو دەبێ ئەو پێویستەی ژن پڕکاتەوە. لە مقابلیشە خۆ کوڕ لە ماڵی باوچە برسی و تینو نەبووە، نانیشی واتۆتە سەرسفرە، خزمەتی باشتریش کراوە لەلایەن دایکیەوە، بەڵام پێویستی بە قەڵایەک هەیە کە باوەشی هاوسەرەکەیەتی. بۆیە ئەم قەڵایە ئەوەندە بەهێزە بەڕێزان سەیری کە قورئان وشەی حیسنی بەکارهێنا کە قەڵاتە جەمعی حیسن حوسونە، واتە قەلعەی زۆر بەهێز. یان لە پەرلەمانتار و وەزیر و شتیوا بیستوتانە دەڵێن حەسانەی هەیە، یعنی پارێزراوە، هیچ کەسێک ناتوانێت دەست درێژی بکاتە سەری، ئەڵێن حەسانەیان لەسەر لابرد، یعنی پەردەکەیان لەسەر لابرد لە قەڵاتەکە دەریان هێنا، ئەڵە فڵان پەرلەمانتار بەهۆی گەندەڵیەوە حەسانەی لەسەر لابرا، ئەو کاتە پۆلیس بۆی هەیە بیگرێ، ئەو کاتە دادوەر شکاتی لێ بکات، داواکاری گشتی بچێتە سەری، بەڵام پێشتر حەسانەی پەرلەمانی هەبووە، حەسانەی وەزیری هەبووە. والله ژن و مێرد دەبێت ئەو حەسانەیان هەبێ. قورئان وشەی حیسنی بەکارهێنا، قەڵات نەیفەرموو ڕەشماڵ، ژن و پیاو نابێت لە ڕەشماڵا بن، هەر بایەکی هات بێکسە بیپێچێتەوە. خوا نەیفەرموو خێمە، هەر بایەکی هات بەسەریان نابێت ڕوخێنێ. خوا نەیفەرموو خانوێکی قڕ بارانێکی بەلێزمات و خشتەکانی بتوێنەوە بەسەریاندا بڕوخێ و دارەکانی بکەونە خوارەوە. خوا فەرمووی ژن و مێرد بۆ یەکتر قەڵاتن، مەلای گەورەی کۆیە فەرمووی قەڵاتن لە بۆ مێردان، لە قورئانەوە وەریگرتووە. بەڵام معقول نییە تۆ لە قەڵاتا بی، لەناو قەڵاتێکی بە قووەت و بەهێزدا بی، قەلعەیەکت هەبێ کەچی پترسی ڕەشە با ماڵەکەت بەسەرا بڕوخێنێ، پترسی تۆپ و تەیارەی ناحەز و ناکەس لێتدا، بترسی خەڵک ناو ماڵەکەت ببینێ، ترسی هەموو شتێکی ماڵەکەت بۆ خەڵک ئاشکرا بێ. ئەو دڵە ڕاوچەیە ئەمان نییە، بەڵام ئینسان کە لە قەڵای مەحکەما بوو دڵنیایە ئەمانی هەیە، ئەمانی دڵ و دەروون، ئەمانی جەستە و لاشە. ژن و مێرد ئەگەر ناکۆچیان تێکەوت قەڵایەکە دەرگای دەکرێتەوە، کە قەڵا دەرگای کرایەوە و پەنجەرەکانی کرانەوە دیوارەکانی قڵشیان تێکەوت بە ئاسانی دوژمن دێتە ژوورەوە. ئەمجا قسەی هەموو ناحەزوکە ناکەسێ خۆ دەکا بە ماڵەکەتە. ژن و مێرد ئەبێ وریابن دەرگا بۆ خەڵک نەکەنەوە، کە دەرگای قەڵات کرایەوە ئەسراری ماڵت کەشف دەبێت، خەڵک ئەزانێت چیت هەیە، چی نییە، چی دەخۆی، چی ناخۆی. خوا بە ئێمە لەم قورئانە حاڵی بین بەڕێزان. ئەم جومعە و جەماعەتەی کە جەنابتان دێن، ئێوەی پیاوانی بەڕێز، ئەو خوشکانەی لە مزگەوتن، دەنگمان دەبیستن، دەنگمان دەبینن. ئیسلامەتی هەر ئەم نوێژی جومعەیە نییە بەتەنها، هەر ڕۆژی ڕەمەزان نییە. ئەو قورئانە دەبێ وەکو خۆی تێبگەین. هەر کەسێ هاوسەرگیری کرد ئەبێ بزانێ قەڵاتە، ماڵ قەڵاتە. ئەگە یەک خۆ دەخانوت هەبێ ئەبێ ئەو قەڵاتی ناو ماڵت ئەوەندە پارێزراو بێ بۆ یەکتر کە چوویتە ماڵەوە بزانی هیچ دوژمنێک زەفەرت پێ نایەنێ. وەکو کەسێک پاشایەک لە ناو قەڵاتە دڵنیایە ئەندامانی ناو قەڵاتەکە جاسووسی بۆ دەرەوە ناکەن، دڵنیایە هەموو شتێکی پێویستی ژیانیش لە ناو قەڵاتەکەدا هەیە، منەتی بە دەرەوە نییە. ئەبێ پیاوژن ئەو قەڵات و ئەمانە بن بۆ یەکتر. ئەگە خوا نەکردە قسەیەکی ماڵیان بر بۆ دەرێ بۆ خەڵکیان جێڕایەوە، ئەگەر ئەسراری ماڵ گواسترایەوە بۆ دەرەوەی ماڵ، جا بۆ ماڵی باوکی کوڕەکە بێ یان بۆ ماڵی باوکی کچەکە بێ، بۆ خوشکی پیاوەکە بێ یان بۆ خوشکی ژنەکە بێ، بۆ هاوڕێی پیاوەکە بێ یان بۆ هاوڕێی ژنەکە بێ، دەرگای قەڵاتت کردەوە. بوومە لەرزەیەک لەو قەڵاتەیدا و درز و قڵشێکی تێکەوت و ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا. خوا نەخواستە وردە وردە دەڕوخێ، ئەو خێزانە هەڵدەوەشێ.
بەچی ئەو کاتە لە جیاتی کە چوویتە ماڵەوە خەمڕەوێنت هەبێ بەداخەوە خەمهێنێک لەگەڵ تا دەبێ بەچی ژن و مێرد دەبنە خەمهێن بۆ یەکتر بەچی پیاو دەبێتە خەمهێن بۆ ژنەکەی نەک خەمڕەوێن بەچی قەڵاتی مێردایەتی دەڕوخێ و ژن هەز بە ئەمان ناکە بەوەی کەوا پیا و ژن لە سروشتی خۆیان لادەن ئەوە وەڵامە ئەساسیەکەیەتی ئەمڕۆ سەردەمێکە زۆر کەس هاوار دەکا بە ناوی پێشکەوتن بە ناوی دیموکراسی بە ناوی هەرچی ناو دەنێی بە ناوی مافی یەکسانی ژن و مێرد بەداخەوە داوای ئەوە دەکەن پیا و ژن بێ و ژن پیاو بێ کە ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە هەموو ئەو فلیمە دۆبلاشکراوە تورکیانەی کە بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تا سەرێسقان کەم تەرخەمە بەرامبەر بە میلەتەکەی خۆی نازان بۆ جاشایەتی کێیە ئەوە هەر هەمووی ژەهراویەکەی لەوەدایە ئەو دەرزیە وا لە پیاو دەکات ژنانی بێ بەدوی هەموو ژنێکات چاویێڵکە وا لە ژنیش دەکات پیاوانە بیرکاتەوە بۆی مێردەکەی سەرشۆڕکە ئەوە خەتەری ئەو فلیمە دۆبلاشکراوانەیە کە لە شاشەی کۆمەڵە تیڤیەوە ڕوودەکەنە هەموو ماڵەکان بە خۆت نەزانی قەڵای ماڵت درست پێ دەکا قەڵاکەت دەرگای دەکرێتەوە بۆ دوژمن و خێزانەکان وەکو دەبینین چۆن هەڵدەتەکێن ئاگادار بە خوا هەموو شتێکی لەسەر سروشتێکی جوان دروست کردووە سروشتی پیاوی وا دروست کردووە ئەگەر پیاوێکی پیاوانە بێ و خاوەنی ژن و ماڵ بێ سروشتی بەرپرسایەتی هەیە سروشتی مەسئولیەتی هەیە سەر و کاری ماڵ دەکا هەز بە بەرپرسیارەتی دەکا خەمخۆرە لە خێزانەکەی گولەیەک بێ خۆی دەخاتە بەر بەس بەر خێزانەکەی نەکەوێ قسەیەک بوترێ حەز دەکات بە خۆی بوترێ بەس بەر خێزانەکەی نەکەوێ هەستی بەرپرسیارەتی و مەسئولیەتی هەیە ئەمە معنای ئەوە نییە کە ژن موڵکی پیاوە ئەبێوە لێککەینەوە کە دەڵێن پیا و مەسئولی ماڵە ئەبێ شێرە پیاو بێ معنایەوە نییە ژن کۆیلەیەتی ژن کردراوی ئەوە خێری پێدەکا گەنانێکی بداتێ نا سروشتی ژنی ژوایە حەز دەکات لە پەنا پیاوێکا بێ ژنی سالارە و سەنگین کە سروشتی تێک نەچوو بێ و دەرونی تێک نەچوو بێ حەز دەکات هەمیشە لە پەنا پیاوێکی بە کەسایەتی و بەڕێزدا بێ حەزی وایە ژیان لەگەڵ ئەوە بەسەر بەرێ معنایەوە نییە خۆی بە زەعیفە بزانێ معناوە نییە خۆی پێکەم بێ نە هەر سروشتی وایە حەز بە هاودەمێک دەکا کە ئەوە لای باوکی پڕ نەبووتەوە لای براکانی پڕ نەبووتەوە لای هاوڵەکانی پڕ نەبووتەوە بەس لای پیاوەکەی پڕ دەبێتەوە بەس لای پیاوەکەی پڕ دەبێتەوە ئەمە سروشتێکی فیترەتە بۆیە ئەو کچەی حەز لە شوکردنەکە و بیاردی بەرچاوکەوت پێ ئەبێ بڵێ نەخۆشی هەیە ئەبێ چارەسەریکەی ئەو کچەی کە حەز بە شوێکی ڕێک و پێک دەکات لە پەنا پیاوێکی معەززەز و مکەڕەمە ئەوە سروشتی تەواوە ئەوە ڕاستە لە ماڵی باوکی لە هیچی کەم نییە بەڵام بەدوی سروشتی خۆیدا دەگەڕێت کە لە پەنا پیاوێکی بەڕێزا بێ خۆشی بە زەعیف و لاوازیش نابینێ بە کۆی لە نابینێ ئەو ژنەی کە خۆی سەرپەرشتی ماڵ دەکا بڕۆ لێی بپرسە پیاوی وا هیچ مەسئولیەتێک لە ئاستۆی خۆی ناگرێت ژنەکە مەسئولیەتی ماڵ هەڵدەگرێ وەرە لێی بپرسە دەڵێ وەکو ئەو کارەکتەرەوەم جاری وا بۆ لە فلیمەکانی قەدیمدا ممەسیلی ئافرەتمان شانۆکاری ئافرەتمان کەم بۆ پیاوێک خۆی کردووە بەژن چەند بە ناڕەحەتی ئەم دەورە دەبینێ ناڕەحەتە هەست بە ناڕەحەتی دەکا کە پیاوەکەی هەستی بەرپرسیارەتی نییە ژن گەورەترین شەهادەی لە دنیادا هەبێ پرۆفیسۆر بێ گەورەترین بڕی موچەی هەبێ مانگی 10 ملیۆن دیناری هەبێ بڕواتان بێ خۆزگە بەو کەسە دەخوازێ کە نە شەهادەی هەیە نە موچە و پارەی هەیە بەڵام پیاوێکی بەڕێز لە ماڵەکەیدایە و لە پەنا پیاوێکدایە جارێک گۆڤارێکم خوێندەوە ساڵانێکی قەدیم باسی ئەوەی دەکرد دکتۆرەیەک کە عایادەی هەیە باڵەخانەی تایبەتی هەیە عمری چۆتە نزیکی 50 ساڵ ئەڵێ کاتێک کە وەڵڵاهی چوومە بەر ئاوێنە گریاوم ئەو سەدری سپێم لەبەر کردووە دکتۆرە بووم لە عیادە دانیشتوم چوومە هۆڵی نەشتەرگەری ڕۆژی وا بۆ بە 50-60 دۆلار 5,000-6,000 دۆلار واریداتی ڕۆژێکم بووە بەڵام کاتی ئەو سەدری سپێ لەبەر خۆما دەبینم وەڵڵاهی وەم زانیوە کفنە سەیری بڕوانامە باڵەکانم دەکەم بە کەلێریۆسم هەبووە دواتر ماستەر و دیبلۆمم هەبووە دواتر دکتۆرام هەبووە پرۆفیسۆر یاریدەدەرم وەڵڵاهی هەستم کردۆ کتومە خۆزگە ئەوانە هەر پارچە کاغەزێک بوونا وێنەی مێردەکەم بوونا لە شوشەیەک بگیرانایە خۆزگە هیچم نەبووایە بەس ئێوارە کە چوومەوە ماڵەوە شەو چوومەوە پیاوێکی بەڕێز لە پەنایدا بوومایە ئەمانە هیچی دادم نادەن ئەوە سروشتی ئافرەتێکی کە بەداخەوە شووی بۆ نەکراوە بۆیە ئافرەت بە هیچ شتێ دڵی ئارام نابێتەوە لە پەنا پیاوێکانە بێ ژن ئەگەر هێندە بە غیرەت بێ
بەناو ئاگرە بڕواسڵ لە ئاگر نەکاتەوە نێوچانی بۆ گولە نەخاتە نزم نەکە ئافرەتی وا بە غیرەت و شەجەع هەیە پێشمەرگەیە بەڵام ئەم ئافرەتە لەگەڵ ئەم هەموو غیرەتەیە وەڵڵاهی هەز دەکا خۆشترین ساتی ژیانی کە لە جۆگە لە ئاوێک دەپڕنەوە مێردەکەی دەستی بگرێ پیاوەکە بێ دەستخاتە ناو دەستی و بیپەڕێنێتەوە خۆی پێویستی بەوە نیە بەڵام هەز بە ئارامی دەکا کە پیاوێک هەیە دەستی دەگرێ ژن خۆی دکتۆرە بێ و گەرمی پێوی هەبێ و فەحسی خوێنی هەبێ و شەکرە فەحسکە پێویستی بە هیچ پیاوێک نەبێ قەت تامی ئەوەی نییە کە نەخۆش دەبێت پیاوەکەی دەخستەخاتە سەر نێوچوانی بزانێت تای لێیە گەرمەیان نا دەست بە سەریا بێنێ و تۆ سەری بۆ بشێلێ و دەست بە قژیا بێنێ بەوان هەز بە ئارامی دەکا ژن ئەگە بە تاختەنیا ڤێلایەکی هەبێ و چەند دۆنم باخی گوڵ و گوڵزاری هەبێ هیچی تامی ئەوەی نییە بە قەدەرەوەی مێردەکەی گوڵێکی بۆ بکڕێ و لە ماڵەوە بیداتێ و ئەم بۆنیکە ئەگەر ژن چی جول و بەرگی جوانە هەیبێ ژووری نووستنی تایبەتی لە وڵاتانەوە بۆ هاتبێ وەڵڵاهی قەت هەز بە ئارامی ناکە بە قەدەر ئەوەندەی کاتێ خەوی لێکەوتووە لە بەدیار سۆبەیەکەوە مێردەکەی چۆ بەتانە شڕێکی بەسەرادا کە خەبەر دەکاتەوە پیاوێکی هەیە لە ماڵە خەمی بۆ ژنەکەی سەرمای نەبێ بێدەنگ چۆ بەتانێکی پێداداوە ئەزانی ژن ئەوە چەند بە گەورەی دەزانێ ئەزانی بەقەدەر هەموو دنیا پێی خۆشحاڵ دەبێت کە پیاوێکی خەمخۆری هەیە دڵسۆزی هەیە هاتۆ بەتانیەکەی باڵتۆکەی خۆی داکەندەوە پێداداوە بۆ ژنەکەی سەرمای نەبێ هەموو ئەو جلو بەرگانێکە هەیەی سوودی ئەوەی پێ ناگەێنێ کە ئەمە لە مێردەکەی دەبینێ ئەگەر ئافرەت لە ماڵەوە چەند خزمەتکاری هەبێ پەنجە نەکا بە ئاوە هەر یەکە جۆرە خواردنی بۆ لێنێ بە کەوچک بەدەمیەوەکەن دەمی بۆ بسڕنەوە قەت ئیسفادەی نییە بەقەدر ئەوەی کاتێک کە دەبینێ مێردەکەی لەبەر چاوی مناڵەکان لەسەر سفرە پارویەک دێنێ و دەیکاتە دەمیەوە وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کاتێک پیا و پارو دەکا بەدەم ژنەکەیەوە خوا ئەوەشی بە ئەجر و پاداش بۆ دەنووسێ هەستەوە دەکا کە ئەمە گەورەترین بەختەوەری خزمەتکار چییە بە هەموو ماندووبوونی ڕۆژی لە بیر دەچێتەوە کە هەست دەکات لە پەنا پیاوێکایە ئەوەندە خۆشی دەوێ کە ڕێزی لێ دەگرێت ئەگەر ئافرەت هەرچی کتێبی شعری ڕۆمانسی و دڵداری هەیە فلیمی عشق و خۆشەویستی ببینێ قەت ناگاتە ئاسوودەی دڵ بەقەدەر ئەوەی یەکجار لە پیاوەکەی خۆی دەبیستێ کە پێی دەڵێ ژنەکە خۆشم دەوی ئەو شەیە بۆ ئەو کیفایەتی خوێندنەوەی سەدەها کتێبی ڕۆمانسی و شعری دڵداری و فیلمی عشق و خۆشەویستیە بە نمونەی واقعی سیرکەین خاتو خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی شوبکا بە پێغەمبەر هەمووتان جەنابتان سیرەتان بیستۆ خوێندوتانەتەوە خاتو خەدیجە هەژار بوو نابە پێچەوانەوە بازرگان بوو جانەک بازرگانێکی سادەی ناو مەککە خاتو خەدیجە بازرگانی نێودەوڵەتی بوو بزنس بوو کاری بزنسی دەکرد بە مستەلەحی ئەمڕۆی ئابووری یعنی بازرگانی نێودەوڵەتی دەکرد ئافرەتێکی هێندە دەوڵەمەند بوو شۆڕەژن بوو خاوەن کەسایەتی بوو لە ڕیزی پیاواندا حسابی بۆ دەکرا منداڵیشی هەبوو پێشتری شووی کتری کردبوو بەڵام هەستی دەکرد ئارامە خۆ مافرەتە لە پارەی کەم نییە لە منداڵ کەمی نییە لە شەخسیەت کەمی نییە لە پێگەی کۆمەڵایەتی کەمی نییە بەڵام هەست دەکا ناڕەحەتە بۆیە دەگەڕێ لە دووی پیاوێک ئەم پارەی ناوێ ئەم ماڵی ناوێ ئەم خانووی ناوێت دەگەڕێ بەس پیاوێکی هەبێ شەخسیەتدار بێ بۆیە چاور دەکاتەوە محەممەدی ئەمین کەسێکە ئەگەر خوا دەکا بە ئەم ڕازی بێ ئەم هەموو ئاواتەکانی دێتە جێ بۆیە یەکەم ژن بوو کە دەست پێشکەری خۆشەویستی کرد لە ڕێی دەستە خوشکێکیەوە کە بوتی ئەگەر محەممەد نیازی هاوسەری هەبێ پێی بڵێ خەدیجە شوت پێ دەکا و لە دواترە هەموو ماڵ و سەرۆت و سامانی خۆشی بە قوربانی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم و خۆشترین ژیانیشی بۆ پێغەمبەری خوا و بۆ خۆی دابین کرد ئەم جاری گۆ بەڕاستی هەز بە ئارامی دەکەم ئەو هەموو بازرگانیە ئەو هەموو پارەیە ئەو هەموو خانووە ئەی محەممەد هیچ شتێ خۆشحاڵی نەکردم بەڵام یەک ڕۆژ لە سایی تۆدا حەسامەوە سەیری قورئان کەن بەڕێزان ئەوە نمونانەی کە باسم کردن ئافرەت چەند هەز بە ئارامی دەکات لە پەنا پیاویش پیاوانەدا بەڵقیسمان هەیە مەلەکەی سەبع بخوێننەوە لە باسی حەزەتی سولەیمان پێغەمبەر لە سەلامی خوا لەسەر بێ بەڵقیسا مەلەکەی سەبع پاشا بوو پاشا یعنی پاشای وڵاتی سەبع بوو ولها عرش عظیم کۆشک و تەلار و سەڵتەنەتی پاشایەتی هەبوو ها دەڵێت کە پاشا لە هیچی کەمە بەڕێزان نەخێر پاشا لە هیچی کەم نییە بەڵام ئەم ئافرەتە هەست بە ئارامی ناکات تا دێتە لای پیاوێکی ڕێزداری وەکو سولەیمان پێغەمبەر و دەبێتە خێزانی ئەم جا دەڵێ وەئەسلەمت مع سولەیمان لله رب العالمین سبحان الله قورئانی ئێمە چەند وردە ناڵێ أسلمت لسليمان أسلمت مع سليمان
هاتم هاوشانی سولەیمان بەندایەتی ڕەب العالەمین بکەم ئەها مەعە یعنی سولەیمان من چاوم لە سەرۆتی تۆوە نییە چاوم لە ماڵی تۆوە نییە چاوم لە لەشکری سوپای تۆوە نییە من خۆم پاشام وەک تۆ پاشای منیش پاشام بەڵام دەمەوێت لە پەنا پیاوێکا بم مەعە نامەوێت ژێر دەستت بم نامەوێت کۆیلت بم ناشمەوێت خۆشت بەسەرا فەڕستکەم مەعە ژن و مێردی ئەوەیە بەختەوەر ئەوەیە مەعە بن بەیەکەوە لە تەنیژ یەکا بن هیچیان زاڵ نەبن خۆفەڕستکەر نەبن بەسەر یەکا فەمووی مەعە سولەیمان ئەمەوێت هاوشانت بم ئەمەوێت لە تەنیش پیاوێکی بەڕێزا بم ئەم ژنە بەڕێزان قورئان بخوێننەوە لە هیچی کەم نییە حەز دەکا نوقسانێکی هەیە کە پیاوێکە لە پەنا سولەیمانە دەحەوێتەوە ئەلەسفەهانی لە کتێبی ئەلەغانیدا دەڵێ ژن و مێرد چوار جۆرن ژن و مێرد چوار جۆرن جۆری یەکەم پیاوەکە پیاوێکی پیاوانەی وەکو جەنابتانە و ژنەکەش خانمی بەڕاستی ماڵە سیفەتی ژنانەی خۆی بەڕەچاو کردووە پیاوی پیاوانە و ژنی ژنانە هاوسەرگیریان کردو ماڵێکی حتا بڵێ بەختەوەریان هەیە سەرکەوتوترین ژیانیان هەیە چونکە پیاوەکە دەزانە کە پیاوە ژنەکەش بە دەوری ژنیەتی و کەسایەتی خۆی هەڵدەستێ دووەم پیاوەکە ژنانیە یعنی هیچ هەستی مەبەستمەوەیە ژنانیە یعنی هەر دەزانێت بچێتە ناو جێگا و خۆ پشوا بەیانی و هیچ کە نازانێ غیری ئەوە وەکو پەڕین نەبێ وەکو ئاژەڵان دوو لە ڕوویەوە هیچ کە نازانێ هەستی مەسئولیەت زستانە ئەو ماڵە دەبێ نەوتی تێدا نەبێ کابرا بەیانی لە بن بەتانەکە نایەتە دەرەوە هەستی مەسئولیەتی نییە پیاوی ئاواش هەیە 1 کیلۆ ئار نان لە ماڵەکەیانە بێ بۆ منداڵەکانی کابرا هەر بە بای خێزگەری خۆی داگیرسێنەوە دەڕواتە دەرەوە بە خەیاڵیان هەیە بەڵام ژنەکە فەقیرە توش بووە ژنەکە پیاوانەیە ژنەکە هەستی مەسئولیەتی هەیە سوال بکە قەرز لە دراوسەکان بکە ناهێڵە ماڵەکە بشێوێ سەرپەرشتی ماڵەکە دەکا من چەندین پیاوی وا دەزانم و بینیومە هەموو عمری خۆی باوەڕ ناکەم بزانی بێتی چیان هەیە لە ماڵەوە بەڵام ژنەکە هەڵی ساندۆتەوە ژنەکە دەوری پیاوەکە دەبینێ و ناهێڵێم خێزانە بشێوێ ئەمە ڕاستە ژنەکە ژیانی زۆر ناڕەحەتە چونکە هەست دەکات پیاوێک نییە لە پەنایدا بێ فەقیرەر ئەم بەوە بەخێو دەکا ئەمە هێشتا خێزانەکە ئارامێکی تێدایە هەڵناوەشێ سێیەم پیاوەکە پیاوانەیە ژنەکەش سیفاتی ژنانەی نییە ژنەکەش دەیەوێ پیاو بێ ژنەکەش عینی پیاو دەڵێت تۆ بڵێ یەک من دەڵێم دوو ژن نییە ینی بە حسابی خۆی وەکو پیاو ڕەفتار دەکا ئەم دوانە بەردەوام شەڕە بەرانیانە چونکە دوو پیاوان دەبێت یەکیان ژن بێ یەکیان پیاو بێ ئەو ژنەکەش دەڵێ منیش وەک تۆ پیاوم من چم لە تۆ کەمترە هەر بڵێ لەل من تۆ تەلاق دەدەم هەمیشە بە سەریا خۆی زاڵ دەکا ئەوە وەکو شەڕە بەران لەو ماڵەدا بەردەوامی هەیە چوارەمیان پیاوەکە ژنە و ژنەکە ژنە پیاوەکە مشکێک بێتە ماڵەوە هاوار دەکە ژنەکە فریاکە و ڕادەکات دەستا خەنەفەکە فەقیرە یا ژنەکەش لەوی ترسنەوەکتە دەبێت ماڵی دراوسەکەیان بانکن ئەو مشکیان بۆ بکوژێ ئەتر هەردووچیان ژنن نەش پیاوەکە هەستی مەسئولیەتی هەیە نەش ژنەکەش وەکو ژنی یەکەم هەستێکی پیاوانە و مەسئولیەتی هەبێ پێی ناکرێ ئەویش لە کاکە من دەتوانم دایکێکی باش بم دەتوانم خانمێکی باش بم بەخوا بە ئیشی خۆم هەڵدەستم بەڵام ناتوانم پیاوی ماڵ بم ئەم دوانش هەموو ژیانیان نەبێتە مەینەتی هەموو ڕۆژێ دەبێت منداڵەکانیشیان چاو لە دەستی خەڵکی بن بۆیە بەڕێزان سەیریکەن خوال لە سروشتا کۆمەڵی نمونەی نیشانی ژن و پیاو داوە لە زانستی فیزیادا جەنابتان زۆربەتان خوێندووتانە و ئەوەی نەشی خوێن بێ با بچێتە ماڵەوە بە عەمەلی بە کردار تەماشایکە موگناتیسمان هەیە دوو موگناتیس بێنە موگناتیس لە ڕووی عیلمیەوە لە ڕووی فیزیاییەوە سەرێکی سالبە ناقصە سەرێکی موجەبە و زائیدە دوو موگناتیس بێنە ئەم سەری سالبەکە لەگەڵ سالبەکە بە یەکیانەوە نێت چی بە یەک دەکەن لە یەک دەکشێنەوە بەردەوام لە یەک دەکشێنەوە هەرچی تۆ بیان بە بۆ لای یەک پاڵ بە یەکەوە دەنێن ئەگە موجب و موجب بەری بۆ لای یەکتر زائید و زائید بیان خەلای یەکەوە ئەتەوێت بە زۆر بە یەکیانەوە نێ پاڵ بە یەکەوە دەنێن دوور دەکەونەوە ئەی ئەگەر موجب و سالب خەیە پاڵ یەک یەکسەر باوەش بە یەکا دەکەن تۆ دەتەوێت دووری خەیەوە ئەو خۆی دەخچێتەوە پاڵ یەک بۆ خۆیان ئەم نمونەیە ژن و پیاو سەیریکەن پیاو بێ و ژن بێ یەکتر ڕادەکێشن یەکتر لە باوەش دەگرن بەڵام هەردووچیان ژن بن یەکتر پاڵ پیاو دەن وەکو سالبەکە هەردووچیان نێرانە بن پیاوانە بن ژنەکەش بێ پیاو بێ وەکو موجەبەکان پاڵ بە یەکەوە دەنێن شەڕە بەران دەکەن یەک دەکشێنەوە دوور دەکەونەوە ئەو گڵۆپەی لە پشت سەری من و تۆیە بە دوو یاریش دەکە بە سالب و بە موجەب بە سارد و بە گەرم هیچ عیبەیەکی تێدا نییە هیچ عیبەیەکی تێدا نییە ئەگەر هەردووچیان گەرم بن ئەو گڵۆپە چی لێ دێ ئەسووتێ یەکسەر شۆر دەکات دەتەقێ ئەگەر هەردووکیان سارد بن ڕووناچی نادا ئەو ماڵە ڕووناک نابێتەوە ساردەکە هیچ نییە بۆیە بە هەردووچیانەوە جوانن بە هەردووچیان ڕووناکی دەخەنە ئەم هۆڵە و ئێمە لە بە ڕووناچەکەدا دەنیشین
بە سالب و بە موجب خوش سروشتی ئافرەتی وا دروست کردووە یەکیان ژن بێ و یەکیان پیاو بێ بۆیە ئەم قەڵاتە بەوە دەڕوخێ کە ژنەکە هەست بکا پیاوە یان دوو لە ڕووی جەنابتان پیاوەکە ژنانی بێ بیەوێ دەوری ژن ببینێ ئافرەتیش ڕقی لەو پیاوەیە کە ژنانی بێ خوا مرۆڤی بە سروشتێک دروست کردووە کە ئەگەر لەسەر سروشتی خۆی بڕوا ژیانی بەختەوە دەبێ هەر وەکو هەموو مرۆڤ هەموو سروشتی وا دروست کردووە هەموو بوونەوەرەی دەوری ئێمە وایە ئێوە تەماشاتان کردووە مێشەنگوین لەوەتی هەیە ئەو شانەی کە هەنجوینی تێدەکات چۆنی دروست کردووە شەش پاڵووە قەت هەنجوین هەنگێکت بینیوە خۆی شانەی چوار گۆشە دروستکە سێ گۆشە دروستکە بازنەیی دروستکە نییە لەوەتی مێش هەنگ لەسەر زەویدایە تا قیامەت سروشتی خۆی ناگۆڕێ ئەزانێ ئاوا هەیە بۆیە حتا ئەو شانەی کە بەمێ و لە سناعە بۆی دروست دەکەن و دەیکەنە ناو شانەکەەوە هەنجوینەکە بێتام دەکات ئەوەی کە سروشتی خۆی دروستیکە لەوەتی باڵندەی کۆچەریتان بینیەوە قاز و قوڵنگ لە یەک ڕۆژی خۆیدا دەزانێت کەی کۆچ دەکات لە هاوین و زستانە و لە کای لە بەهارا دێتەوە کاتی خۆی نەگۆڕیوە سروشتی خۆی نەگۆڕیوە لەوەتی شیسەڵی ئاوی هەیە هێلکەکانی لەژێر لمادا دەنێ دوایی کە تروکان بەبێ ئەوەی دایکیان لەگەڵ بێ خۆیان دەچنەوە ناو کەنار ڕووبارەکە و ئاوەکە و بەحرەکەوە لەوەتی مانگا هەیە خوا سروشتی وا داناوە گیا دەخوا هەر لە بەریتانیا کاتی خۆی جەنابتان ئەو بابەتەتان بیستۆ خوێندوێتەوە کاتێک کە هاتن مانگا لە جیاتی عەلەف و بەروبوومی ڕووەکی جیاو ئەمانەی بدەنێ ئێسقی بەرازیان هێنا وشکیان کردەوە دواتر لە مەعمەلیاندا کردیان بە عەلەف وتیان شیری زۆرتر دەبێت چونکە مانگایان لە گیا خواردندا بڕی و ئێسقانیاندایە پرۆتینی ئێسقانی حیوانیاندایە مانگاکان هەمووی شێد بوون پێیان وت جنون البەقەڕ شێدبوونی مانگا حتا مانگا لە سروشتی خۆی دەیبڕە شێد دەبێ هار دەبێ جنون البەقەڕ بە ملیۆنەها مانگایان لەناوبەر هەمووی شێت و هار بوو کەرێک بێوێ گوێ درێژێک بێ وەکو کەڵە شێر بانگ بدا و بخوێنێ خواشتی وا دەبێ چۆن کەر دەبێ وەکو کەڵە شێر بێ شێر گیا بخوا و ئاسکی ناسک بێوێ ڕاو بکە نامۆ دەبێ بەخوا عەجیبە ئاسکێک ببینی پەلاماری شتێکدا ئەڵێن چۆن شتی وا دەبێ ژیان نامۆ دەبێ زەوی لە جیاتی ئەوەی هێلکەیی بێ وەرە زەوی خڕ بێ وەرە زەوی خڕ بێ دەبێت چیمان لێبێ باڵندە بفڕێ باڵندە مەلە بکە ماسی بفڕێ ئەڵێن بەخوا ئاخر زەمانە ئەی بۆ ئاخر زەمان نییە ئەگەر ژن بێوێ پیاو بێ و پیاو بێوێ ژن بێ هیچ شتێک لە سروشتی خۆی لادا غەیری مرۆڤ نەبێ جا خوا دەفەرمێ مرۆڤ چۆنم دروست کردووی لەسەر ئەم فیتڕەتەی خۆت بژی ژیانت بەختەوەر دەبێ قەڵای هاوسەریت ناڕوخێ خەمهێن نابی بۆ یەکتر خەمڕەوێن دەبی پرسیاری ئەوەمان کرد پیاو بە چ ژنێک ناڕەحەت دەبێ دەبێ و حەقش بە ئافرەتان بدەین ئەی ژن بە چ پیاوێک ناڕەحەت دەبێ ئایا چ پیاوێک بۆ ژنەکەی خەمهێنە نەک خەمڕەوێن چ پیاوێک دەبێتە مای خەم و خەفەت بۆ ژنەکەی لە ماڵەوە لە جیاتی خەمڕەوێنی بێ هەموو ڕۆژێک کۆمەڵە داخ و زوخاو دەکا بە جەرگیە هەر پیاوێک ئەم سیفەتانەی تێدا بێ بەڕاستی خەمهێنە وریا بەگە کچت بە شوودا زاواکەت بناسەگە ئەم خوا نەخواستە سیفەتانی تێدا بێ کشەکەتی مەدەیە چونکە بەڕاستی هەموو ڕۆژە تووشی خەفەتی دەکا خەمی ناڕەوێنێتەوە بەڕاستی ئەوە خێمەشڕەی هەیە نەک قەلعە ئەوە حیسنی نییە ئەوە قەڵاتی نییە خاڵی یەکەم هەر پیاوێک يستبدل النساء استبداله ملابسه دون اعتبار الإنسانية زوجته ومشاعرها هەر پیاوێک وا بزانێ ژنەکەی کراس و چاکەت و پانتۆڵ و قاتی شاڵە هەر بە ئارەزوی خۆی هەر وەختێ حەزی لێی نەما فڕێی دەدا دەچێدانەیە چکە دەکڕێ هەر پیاوێک واش سەیری ژنەکەی کا کە جلوبەرگە تا حەزم لێ بوو لەبەری دەکەم یەک تۆز لۆچ بوو فڕێی دەدەم پارەم هەیە و جلێ چکە دەکەم بەبێ ئەوەی هەست بکە ئاخر ژن کەلوپەل نییە ژن شعوری هەیە هەستی هەیە ئینسانیەتی هەیە وەکو تۆ مرۆڤە بەداخەوە پیاوی وا هەیە چاو بۆ 100 ژن وردەکاتەوە حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان بیسەران و بینەران ئینشەڵڵا ئێوەی ئەهلی مزگەوت لەوانە دوورن ئەگە کەسێ سیفەتێکیش بچووکیشی تێدا بێ بۆیە باسی دەکەین کەوازی لێبێنێ ئێنا ئینشەڵڵا ئێوە لەوە گەورەترن کە ئەهلی مزگەوت و قیبلان پیاوی وا هەیە چاوی تێر ناخوا هەر بڵێن ژنێکی فڵان باش هەیە خۆزگەم بەوەکە خۆزگەەوە ژنی من بوویایە هەر ژنەکەی خۆی بەرچاو دەکەوێت نازانێ ژنەکەی خۆشی زۆر سیفەتی لەوە باشتری تێدایە بەڕێزان پیاوی بەڕێز ئاگادار بن ژن بەس بەوە دەمرێ پیاوەکەی بەراوردی کا بە ژنێکی تر
بڵێن هەر قەت ژنەکەی خۆت لە ماڵەوە باسی مەکە لە داوەتێک بووی بڵێ ئای چ خواردنێکی دروست کرد و بەخوا دەستیایی خۆش بوو ژنەکەی خۆت پێی ناڕەحەتە سروشتی ژن وایە حەز ناکە پیاوەکەی بەراوردی کە بە هیچ ژنێکی تر هەرچی خواردنێکی خۆش لە دەرەوە خوارد بوو خزمەت کرابووی بڵێ ئافرەت خۆزگەم بە نان و ماستەکەی دەستی تۆ بەخوا ئەوەی تۆ تامی لە هەمووی زیاتر بوو ئەو ژنە پێی شاگەشکە دەبێت نەک بڵێ ئای چی کرد بوو ڕەحمە لە دایک و باوکی ئەوە ژنە ئای پیاوەکەی چۆن سەر بەرز کرد ئەو ژنە پێی دێتە خوارەوە ژنانیش دەبێت بزانن پیاویش سیفەتی وایە پیاویش هەرچیەک بێ حەز ناکە ژنەکەی بەراوردی کە بە پیاوێکی تر با براکەی خۆشی بێ بڵێ پیاوی فڵان کەس چەند مەردە چەند قارەمانە چەند سەخیە چۆنە حەز ناکە بەوە هیچ پیاوێک حەز ناکە ژنەکەی بەراوردی کە بە پیاوێکی تر ژنیش هەمان حەز بەوە ناکە پیاوەکەی بەراوردی کە بەرامبەر بە ژنێکی تر بەڕاستی هەر پیاوێک دایمە دوو لە ڕووی جەنابتان چاو لە دەربێ ئاخری بێژن دەبێ هیچی بۆ نامێنێتەوە نمونەیەک هەیە بۆ تێگەیشتن باس کراوە ئەتەم شەرقاوی کاتی خۆی لە کتێبی حەدیث المەساء باشتری کردو خۆشبەختانە ئەو کتێبی حەدیث المەساء کراوە بە لفتی ئێوارە کراوە بە کوردی مامۆستا ئازار عەباس کردوێتی بە کوردی کتێبێکی بەنرخە لەو حەدیث المەساءدا ئەتەم شەرقاوی دەڵێ بۆ تێگەیشتنی پیاوان ئەم نمونەی هێناوەتەوە ئەڵێ لە شارێکە مۆڵێک بازاڕێکی گەورە کرابووە لەسەری نووسرا بوو هەر کەسێ هاوسەری نییە و گەنجە و لە خۆی ڕادەبینێ باشترین ژنەکان لای ئێمە دەست دەکەون و وەرە ئافرەتێک هەڵبژێرە و بیکڕە گەنجێک کە ئاواتی ژنێکی چاکە بەدڵی خۆی ئەچێتە ژوورەوە فۆرمێکی دەدەنێ ئەڵەن دەبێ واژوو ئیمزال لەسەر ئەم فۆرمە بکەی کە بە 3 مەرج بچێ ژوورەوە مەرجی یەکەم ئەوەیە یەک جار بۆت هەیە لە ژیان تا سەردانی ئەم مۆڵ و بازاڕە بکەی یەک جار دواتر جاری دووەم دەرفەتت لە بەردەما نامێنێ دووەم دەبێ سیستم وایە لە نهۆمی یەکەمەوە دەست پێ بکەی تا دەگەیتە حەوتەم نابێت لە دووەمەوە دەست پێ بکەی ئەبێ بە مەسعەد یەکەم ببڕی تاقی بکەیتەوە ئەمجا بچێ دووەم سێمیان بەڵام مافیەوەت هەیە ئەگە یەکەمت بەدڵ نەبوو ژنەکەت بەدڵ نەبوو بچێ دووەم دووەمت بەدڵ نەبوو تا حەوتەم بڕۆ بەڵام سێمیشی هەیە ئەویش ئەوەیە نابێت لە قاتی بەرزتر بێتەوە خوارەوە چوویتە نهۆمی سێم مافیەوە نەبێتەوە دووەم هاتنە خوارەوە نییە گەنجەکە ئیمزای لەسەر دەکات و دەڕواتە ژوورەوە هەر سێ خاڵەکەی قبوڵە یەکەم دەرفەتی ژیانمە و دوا دەرفەتی ژیانە دووەمیان ئەبێ پلەبەندی بکەم لە قاتی یەکەم بۆ دووەم و بۆ سێم و بۆ حەوتەم چوار سێمیان ئەگەر چوومە قاتی بەرزتر مافی هات نەخوارەوە و پەشیمان بوونەوەم نییە ئەڕواتە ژوورەوە خاڵی یەکەم دەبینێ نووسراوە ئێمە لەم قاتی یەکەمەدا لە نهۆمی یەکەمدا ئافرەتێکمان لایە ئەگەر خوازیاری هاوسەری ژیانت بێ دوو سیفەتی هەیە سیفەتی یەکەمی ئەوەیە حتا بڵێ بە ئەخلاق و بەڕەوشت و خانومانە و خاتوونی ماڵە دەست ڕەنگین و دەستیاو خۆشە دووەمیان زۆر بە ئیمانە زۆر خواناس و دیندار و ئەمینە گەنجەکە دڵە وەڵڵاهی ئەمە شتێکی چاکە بەڵام ئەترسم لە قاتی دووەم شتی چاکتر هەبێ با بڕۆم بازارێ قاتی دووەمیش تاقی کەمەوە ئەم دوانە زۆر باشن بەڵام دەبێت لە قاتی دووەماڕم بە شتێکی جوانترە بێ ئافرەتێکی باشتر هەبێ دوو دڵیەکی هەیە و دەڕوا بۆ قاتی دووەم دەوێت نووسراوە ئەم ئافرەتانە دوو سیفەتی یەکەمیان هەیە حتا بڵێ بە قەدر و حرمەت و بە ئەخلاق و دەزڕەنگین و خانومان زۆریش بڕوادار و بە ئیمان و خواناسن یەک سیفەتی تریشیان هەیە مێردەکانی خۆیان زۆر زۆر خۆش دەوێت گەنجەکەڵە بەخوا لەخوا بەزێ بە قاتی یەکەم ڕازی نەبووم ئەمە مێردیشیان زۆر خۆش دەوێت بەڵام دیسانەوە پیاوە و دەکەوێتە لە ڕاوچیەوە ئەی بۆ قادێشکەش سەر نەکەوم بزانم ژنی باشترم دەست ناکەوێت ئەڕواتە قاتی سێم نووسراوە هەر سێ مواسەفاتی پێشوو لەم ژنانەی ئێرەدا هەن بە ئەخلاق و بەڕێز و خانومان دووەمیشیان بە ئیمانداری و خواناسیەوە دەژین قەت خیانەت لە مێردیان ناکەن و ترسی خوا و چاودێری خوا دەبینن بەسەر خۆیانەوە مێردەکانیان زۆر خۆش دەوێ خاڵێک کە لێرە زیار بوو زۆریش جوانن ئەڵە ئەو ئاواتی من بوو چانە بوو هاتمە قاتی سێم لەخوا بەزێبە بوو بۆ دوانێک کە ڕازی بوومایە داماوە بیری چۆتەوە ئافرەتان هەمویان جوانن کە یەکەم جا بیبینیە عاشقی دەبوو هەموو ئافرەتێک لە بەچاوی مێردەکەیە جوانە بیری چوو بەوە هەر ئافرەتێک ئیماندار بێ ڕێزی مێردەکەی دەگرێ هەر کەسێک خاوەنی ئەخلاق و حرمەت بێت جوانیەکەی لەوەدایە ئەخلاقەکەی جوانی دەکا بەڵام ئەو بە وشەی جوانی هەڵخەڵەتا چۆ قاتی سێم دیسان دڵی گەنجە ئارامی نەگرت وتی بەخوا ئەمەی تریش بەبێ حیکمەت دانەندراوە با بڕۆم بۆ قاتی چوارەمیش دووردەوە دە دیارە سیاسەتی ئەم وەڵەوە شتەکانی زیاد دەکەن
شوقاتی چوارەم نووسرا بوو مواسەفاتەکانی پێشوو لە ئافرەتانی ئێرەدا هەن بە ئەخلاق و بە حورمەت دیندار مێردیان خۆش دەوێت زۆر جوانن کەس و کاری مێردەکەشیان خۆش دەوێت وتی خوا لێت بەزیا بکات مێرەش ژنەی فڵان کەس کەس و کاری مێردەکەی خۆش ناوێت من ئەوەشم دەستکەوت دیسان قەناعەت لە دڵی هەڵگیرە وتی بەخوا بڕۆم بۆ پێنجەم باشە لەوە شتێشکەی زیاتریش لە ئافرەتاندا هەبێ ڕۆیشتە پێنجەم نووسرا بوو مواسەفاتەکانی پێشوو ئەوەشی زیادە خەرجی ماڵیش دەگرنە ئەستۆی خۆیان بەشێک لە خەرجی و معاشی خۆشیانت پێدەبەخشن وتی ئەوە مەسرەفەکەشم لە کۆڵ بووە بەخوا چاکتر وتی بەخوا ئینسان دڵن لە ژنتر هەیە قەدیمی وایان کوتووە بۆ من قەناعەتم بە ژنی خۆم هەبێ بۆ لێرەش بوەستم ئەی بۆ نەڕۆمە سەرتر وەڵڵا ڕۆیشتە قاتی شەشەم نووسرا بوو ئەوانەی ئێرە هەموو مواسەفاتەکانی ڕابردوو زائیدەن زۆریش ڕۆمانسی و قسە خۆش و شعرزان و دڵنەرمن وتی بەخوا باش بوو بەڵام هێشتا قەناعەت ناکەم بەخوا لەمەش چاکتر هەیە با بڕۆم بۆ قاتی حەوتەم ئاخر قاتیش دەبێت تاقی بکەمەوە بزانم ژنی ئەوێت چۆنن ڕۆیشت نووسرا بوو بەداخەوە تۆ ژمارە 65,324,198 کەسی کاتی ئێرە هیچ ژنێک لێرە بوونی نییە بەڵام دەرسێک وەرگرە خوا حافیز بێ و بە مەسعەد بڕۆوە قاتی خوارەوە هەر پیاوێک چاوی لە ژنەکەی خۆی باشتر بێ و بەرەوبەرزتر بڕات دێتە قاتێکەوە کە بۆشاییە بۆشاییە ژن کاڵایەک نییە بەفرۆشرێ و خەڵک بە پارە بیکڕێ ژن ناکڕدرێ بەڵام ئێمە ویستمان دەرسێک دەردەین بۆ پیاوان هەر پیاوێک بەردەوام بەرزتر بڕوانێ بۆ ژنەکەی خۆی ڕۆژێک لە هەمووان دەبێت هیچی دەست ناکەوێت بەخوا زۆر پیاو هەیە ئاخری بێ هاوسەر دەمێنێتەوە هەر نەگەیشتۆتە ئەوەی خاڵی یەکەم بەس بوو دوو سیفەتی بەس بوو بە ئەخلاق و بە ڕەوشت ئافرەکە بە ئەخلاق و بە ڕەوشت بوو بەخوا جوانە کە ئیماندار و خواناز بۆ ڕێزی خۆت دەگرێت ڕێزی کەسوکارت دەگرێت ڕێزی میوانت دەگرێت قەت خیانەتت لێ ناکە حەزت بە بەرپرسیاتی لای خوا دەکا ئەو دوو سیفەتە بەس بوو کابرا قەناعەتی نەبوو جار بۆ جار حتا لە حەوتەما بەدەستی خاڵی هاتە دەرەوە نمونەیە جوانە دووەمیان ژن پیاوێکی خۆش ناوێت کە شەکاک بێ بەڕاستی هەر پیاوێک گوماناوی بێ بەرامبەر بە هاوسەرەکەی ژن لێی بێزارە ئای پیاوی وا هەیە چەند دائیمە بە حەزەرە دائیمە بە گومانە ژن ویستێتی تۆزێ ئیسراحەت بکە پیاوی بە گومان دەستیاتی خەمی بڕەوێنێتەوە هەمیشە خەمی بۆ دێنێ وڵی پیاوی وایە گومانی لەوەی ئەبێ شەکل و چاکەت چی لێ کردبێ داماوە چی لێ کردو هەر خۆت و ماڵ و منداڵ و میوانەکانت خواردویانە پیاوی وایە سەیری قوتوی ڕۆن دەکا بزانێت چەنی تیاماوە دانیشتنی ژن و پیاو بۆ خەرجی ناوماڵ شتێکی جوانە بەڵام بە حورمەتەوە نەک بە گومانکردنەوە نەک پیاو سەیری فەقیرە تەلەفۆنێکی بێبێ ژنەکە دەوایێت چێ خوشکەکەی پرسیارێکی تایبەتی خزمەتی خۆیان هەبێ زۆر ناشیرنە پیاو بە دووی ژنەکەی کە بزانێت گوێڕاگرێت داخۆ تەلەفۆنەکە باسی چی دەکات زۆر ناشیرینە موبایلی ژنەکە لەوێ دانرێ پیا ئەوەندە متمانەی بە ژنەکەی نەبێ سەیری کا بزانێت داخۆکە لە ماڵ نەبوو چێ تەلەفۆنی بۆ کردووە ژنومێر کە گەیشتنە حەدی ئەوەی پیا و سەیری موبایلی ژنەکەی کە من دڵم ژنومێرداتی کۆتایی پێدە لەوێدا چونکە نابێت قەت ئەبێ ئەوەندە متمانەت بە خێزانت هەبێ لەوە برا بەڕێز دەکەم دەبێت تۆ هەست بەوە بکەیت لەوە چێ خوشکەکەی دایکەکەی شتێکی عایلەوی خۆیان هەبێ ئەگەر بە پێویستی بزانە ژنەکەت بۆت باز دەکا تۆ بڕۆ بۆ ژوورێشکە خۆت بە کتێبێکەوە بە گۆڤارێکەوە بە تەلەڤیزیۆنێکەوە مەشغوڵکە لێی گەڕێ با تەلەفۆنەکەی خۆی بە ئاشکرا بکە ئەوەندە هەستی بۆ ڕامەگرە ژن بەمە خەمبار دەبێ هەست دەکەم مێردەکەی متمانەی پێ ناکە ئەزانی دە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ڕووی داوە ڕووداوێکی خەتەرناک ئەگەر لە بواری فتوادا نەبێ وەکو شێخی ابن حەجەر دەفەرمێ دەبوو کابرا حەدی لێ بدرێ حەدی بوختان لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 5305 و لە ژمارە لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 1500 ئەم حەدیسە هاتووە کاتێ پیاوێک دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا کابرا شڵەژاوە تووڕە ڕەنگی تێک چووە یعنی دەڵێ گولەی لێری خوێنی لێ نایە چاوی سوور بۆ لەوە چێ قەتلێک بکە پێغەمبەری خوا زانێ ئەم پیاوە ناتەواوە ئەمە وەزعێکی زۆر نائاسایی هەیە دەیەوێ هێوری بکاتەوە دەڵێ پێغەمبەری خوا پرسیارم هەیە رجلا أتى النبي صلى الله عليه وسلم فقال دەڵێ کابرا دەڵێ ولد لي غلام أسود ئەی پێغەمبەری خوا چوومەوە ماڵەوە ژنەکەم بە خۆشحاڵیەوە مناڵێکی مەلۆتکەی دامێ وتی پیاوەکە خوا لێی بە زیاد کە ئەم کوڕی پێبەخشیوین بەڵام کە سەیرم کرد من بۆ خۆم پیاوێکی سوورە ژنەکەشم سپی پێست و ئەسمەرێکە منداڵێکمان بۆ ڕەشە ئەی پێغەمبەری خوا خەریکە دڵم دێتە دەرەوە نازانم چم چێ بکوژم ئەو منداڵە هەست دەکەم لە من نییە
شێخی ابن حەجەر دەفەرمێ ئەگەر ئەمە لە بواری فتوادانەبووە بە بوختان حساب بوو دەبوو کابرا جەڵدەی لێ بدرێ بوختان بە ژنی خۆی بکە ئەها پیاوی وایە نەعوذ بالله گومانی لە ژنەکەی کردووە ئەو منداڵە لەو نەبێ پێغەمبەری خوا بە عەقڵی هەموو کەس قسەی دەکرد بچێ بڵێ کاکە وخورە بۆ خاتری خواشتی و ئەمەڵێ عەیبە ئەوانی پێ ناڵێ دڵی ئەم پیاوە بەوە ئاو ناخواتەوە نافەرمێ ژنەکەت بێنە سوێندت بۆ بخوا سوێندیشی بۆ بخوا خراپتر دەبێت ئەبێ بە عەقڵی ئەو دەرمانیکەی پێغەمبەری زانا و حەکیم و کاربەجێ کە خوای گەورە بە وەحی ئیلاهی پەروەردەی کردووە دەفەرمێ هەل لەکە من ئیبیلین کاکە تۆ حشترت هەیە لە ماڵەوە سەیرەکە کابرا ئاسەواری شوانی و ئەوانەی پێوە دیارە ئەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا حشتری زۆرم هەیە لە ماڵەوە دەفەرمێ ما لەونوها دەفەرمێ ڕەنگی حشتەکانت چۆنە بە زۆری حشتەکانت چۆنن دەفەرمێ حمڕن والله سورا هەموو حشتری سورن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر دەفەرمێ هەل فیهما من ورق ئایا حشتریان تێدایە کەوا ئەوڕەق بێ واتە ڕەشتاڵە بێ قەت بینیوتە لەناو بەچکە حشتەکانتدا دایکەکە و باوکەکەی سوورە بوو بن و حشترێکی مێ لەو ڕەشتاڵەیان بوو بێ وتی ئەرە وەڵای پێغەمبەری خوا گەلێ جار ڕێکەوتووە بەچکە حشتەکە ڕەش بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەبێ هۆی چ بێ وتی پێغەمبەری خوا دەزانم لعل نزعة عرق أي پیغمبری خوا اول لود چیه لباوانیانەوە کاتی خۆی باوانە گەورەی حشتەکە ڕەش بوو بێ ئێستا ئەولادەکە شۆتەوە سەر باوانە گەورەی وتی زانم ئەی پێغەمبەری خوا ئیوە چییە پێغەمبەری خوا فەرمووی دە منداڵەکەی تۆش ئاوایە لەوە ئەچێ یەکێ لە باوانی تۆ یان ژنەکە لە باپیرە گەورەتانەوە ڕەشتاڵێکی تێدا بوو بێ منداڵەکە شۆتەوە سەر ئەو کابرایەک سەر ڕەنگی هاتەوە سەرخۆ هێمن بۆەوە عەرەقەکە وشک بۆوە وتی بە قوربانت مای پێغەمبەری خوا تەواو ڕاست دەکەی ئەی باشە من بۆ بیریۆم نەکردبووە ها کابرا بە حشتر تێدەگا لەناو ئاژەڵا بووە ئەم سەردەمە بێ ئەگە خوا نەخواستە کەسێک گومانێکی وا شەیتان بەدڵیا هێنا شکی بەرامبەر بە ژنەکەی هەبوو نابێت لای ژنەکەی باسی شتی وا بکات جا ژنێکی داما و بەو هەموو بە ئەخلاقیە بەو هەموو پاکداوێنیە بەو هەموو عەزیەتە مناڵەکەی هێناوە پیاوەکە بڵێت وەڵای ئەمە لە ڕەنگی من ناکەن نە لە ڕەنگی تۆ لە ڕەنگی من ئەبێ خوا نەخواستە گەشتێکی وای بۆ دروست بوو گەڕێتەوە بۆ ڕێی زانستی بۆ ڕێی جەنین ئەو زمانە پێغەمبەری خوا لە ڕێی عەقڵی کابراوە چارەسەری کرد کابراش دڵی ئارام بووە ئەگە خوا نەخواستە گومانێک دروست بوو ئەبێ لە ڕێی زانستی پزیشکیەوە بەبێ ئەوەی ئافرەتەکە هەست پێ بکات پشکنینێک دەکرێت و هەموو شتەکان ڕوون دەبنەوە ئەمجا سێم خاڵی کۆتا کە ژن زۆر ڕقی لێیەتی ئەو پیاوەیە کە دەیوثە دوو لە ڕووی جەنابتان ئەو پیاوەیە کە غیرەتی نییە کە حەز دەکات ژنەکەی لە دەستی خەڵکە هەڵپەڕێ کام ئافرەتەی دەڵێی سافیرەیە و جلوبەرگی شەرعی لە بەرانیە واللهی ڕقی لەو پیاوەیە کە بە ژنەکەی بڵێ بڕۆ لە دەستی فڵان کەسە هەڵپەڕە و شایی بکە وەرە بڕۆ لە هۆڵێکی سەری ساڵا کە نازانم ئەمە پەیوەندی بە عیسا پێغەمبەرەوە هەیە نەعوذ بالله عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ برای محەممەد پێغەمبەری خوایە ئێمە ئەگە بڕۆمان بە عیسای کوڕی مەریەمی پاک داوێن نەبێ کافر دەبین وەکو چۆن بڕۆمان بە محەممەدی مستەفا نەبێ کافر دەبین ئەگە یادی لەدایکبوونی عیسا لە هەر وەختێکا بێ ئێمە لەسەر سەر و سەرچاوانمانە ئەوانەی کە مەسیحین لە کوردستان و لە جیهاندا ئەگەر هاودینیمان نەبن هاوژینمانن بەڕاستی پێغەمبەری ئەوان لای ئێمە بە قەدر و بە حورمەتە مریەمەی پاکداوێن مسلمانان شایدی پاکی بۆ دەدەن بەڵام بەداخەوە چی بکەم نازانم میلەت هیچی کەم نەبێەوە سەری ساڵ و یەک دێتە پێشەوە دەیان و مۆڵ و هۆڵ و دەهۆڵ و زوڕنا و گۆرانی بێژی ئەجنەبی بێن و ژن و پیا و تێکەڵ بێ والله هەر ژنێک کە مێردەکەی بڵێ بابچین بۆ ئەو هۆڵانە مێردەکەی بەرچاو دەکەوێت هەر چەند ئافرەت سافیرە بێ ڕوود بێت دەرونی هێست تاکانە هەز دەکات پیاوێکی پیاوانەی هەبێ پیاوێکی بەغیرەتی هەبێ پیاو نابێت دڵپیس و شکاوی بێ بەڵام نابێت بێغیرەت و دەیوسیش بێ ژن زۆر بۆ پیاوە قەڵسەکە هیچ غیرەتی نییە ئەوە پیاو سەیری کا بە خەیاڵی دانەیە هەز دەکات پیاوەکەی مەردانە بێ لە پەنایە بژیە لە کتێبی من ئەخلاق الرەسوولی مەحموود میسریدا دەڵێ کابرایەک لەگەڵ ژنەکەیدا ناکۆچیان کەوتە بینەوە و خەریکی لێکجیابوونەوە بوون لە مەحکەمە کە گەیشتن لەکجیابوونەوە حاکم وتی ئەو دوو شایدەی کاتی خۆی لەسەر چەند مارەکراون ژنەکە وتی 500 مسقاڵی زێڕ کابرا وتی باوەڕکە ئەوەندە نەبوو 400 بوو بۆ نمونە ژنەکە وتی نەخێ 500 بوو دیارە نووسراو نەبوو وەکو عەلامی ئێستا تۆمارکرا بە هەر بە شەفەوی بووە حاکم ناردی شایدەکانیان دۆزینەوە کاتێککە هاتن شاهیدەکان دیار بوو چاو لە دەربوون ژنەکەش جوان بوو وتیان تو بێت پەچەکەت زیاتر لادەی تۆزە دەم و چاوت زیاتر دەرخە وەڵای ئێستا تۆزە ڕەنگ و ڕوخسار گۆڕاوە بزانین جاک بناسینەوە پیاوەکە هەستی کرد
هەستی کرد ئەو دوو پیاوە نامەردە دەیانەوێت سەرنجی ژنە جوانەکەی بدەن مەبەستیان شایدیدانی حەق نییە بۆ وتی جەنابی حاکم پێویست بە شایدی ئەمانە ناکە 500 مسخاڵە من درۆ دەکەم و ژنەکەم ڕاست دەکا بەبیرم هاتەوە لەبەر غیرەتی خۆی قبوڵی نەکرد لە جیابوونەوە پیاوێک بە نامەردی سەیری ژنەکەی کە ژنەش زۆر بەهەستە ژن زۆر بەهەستە لە پیاو بەهەسترە کە سەیری کرد ئەم پیاوە بەس لەبەر خاتری ئەوەی دوو پیاوی نامەرد لە ڕێی شایدیەوە سەرنجی ئابڕوو دەموچاوی ژنەکەی نەدەن و کەرامەتی نەشکێنن نەزەری حرامی لێ نەکەن زانی پیاوەکە ئەوەندە مەردەوتی جەنابی حاکم منیش لە هەموو حەقی خۆم بردم پیاوەکە دەستت بێنێت لە هەموو شتێکگەرن لازاوی با بڕۆینەوە بۆ ماڵەوە کێشەکەیان کۆتایی پێهات ژن هەمیشە پیاوی مەردی خۆش دەوێ نەک ئەو پیاوانەی دەستی ژنەکەی بگرێ و بیبە لە هۆڵێکا لەبەر چاوی خەڵکە هەڵی پەڕێنە گۆرانی بێژەک ڕەقسی بۆ بکە ئەوە لە ئەخلاقی پیاوی مەردی موسڵمان لە ئەخلاقی پیاوی مەردی کورزبانی ئێمە و شارەکانی ئێمە ناوەشێتەوە هەر کەسیش بۆ خۆی ئازادە با ئەوەی کە دەڕاوەوە کەیفی خۆی بێ ئەلحەمدوللا مزگەوتەکان گەرم و گوڕتر دەبن لە شەوی سەری ساڵدا ئێمە دەتوانین بچینە ئەو شوێنانەی کەوا دەوری قورئانی لێ دەکرێتەوە حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم لێ دەخوێندرێتەوە شەوی سەری ساڵ دوعای خێر و بەرەکەت بۆ ساڵێکی تازەی میلادی بە خێر و بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانماندا بێ ژن و مێر بەیەکەوە دانیشن جەوێکی خۆش بسازێنن باسی خۆشیەکانی ڕابردویان بکەن بەرنامەی ساڵی داهاتوو دانن کە چۆن خۆشگوزەرانتر بن ئەمە بەرنامەی ژیانی ئێمەی کوردی موسڵمانە و داواکە ئەم بەشەی ئینشاءڵڵا ماوێتی بۆ پیاوانی بەڕێز هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای ئەم ساڵی کە دادێ ساڵی میلادی کە بەڕێمان کرد و ساڵی تازە لە هەفتەی داهاتوو دادێ یا ڕەبی خوای پەروەردگار بیجێڕی بەمایی هەموو خێر و خۆشیەک هەرچی خێر و خۆشی و بەرەکەتە خوای بەسەر کوردستانماندا بێ بەسەر تەواوی جیهاندا بێ یا ڕەبی خوا ساڵی داهاتوو ساڵی خێر و خۆشی و ئاشتی بێ بۆ ئێمەی میلەتی کورد و بۆ هەموو گەلانی جیهان شەڕ دوور بێ لە ئێمەی ئەهلی کوردستان خوایە شەڕ و ئاژاو و فیتنەی و دەربەدەری و ئاوارەی دوور بێ لە هەموو مرۆڤایەتی یا ڕەبی خوایە ئەوەی کەوا ژن و مێردی ناکۆکە ئیسلاحی حاڵی بکەی ئەو ژن و مێردانەی بەختەوەرن خوا بیان پارێزی خوایە خێزانی هیچ کەس هەڵنەوەشێ ئەوەی نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵ و دەرونی ناڕەحەتە خوایە شیفای دڵ و دەرونی بدەیت ئەو کەسانی دەستکورت و قەرزارن خوا دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون